ئەمە کانی بەردی کارگەکەمانە تاوان لێرە ئێمە بەردەرهێنین ڕۆژان ئەو کەمێتانی کە پێویستمان پێێتی ئەینێرین بۆ ناو کارگە. بڕی بەردەکەش ڕۆژانە فەرقەکە ڕۆژی وایە زۆرمانەی ڕۆژی وایە کەمانەیە بە پێی داواکاری ناو کارگە. تاوان ئێمە بەردەکە دەینێرە بە تەقینەوە دەرێنین تقریبان بەلایانی کەمەوانەوە هەفتەی جارێک ئەوە تەقینەوەیگەکەین بۆی ئەو موادە دەربین چکە و کەمێتێکی ئێمەمانوێ لێرە کەمێتێکی زۆرە بە دەقاق و یان بڵین بە جەک هەمەر و بە حەفار ئەمانە دەرنایەت لەبەرەوە پێویستمان بە تەقینەوەیە و بە معدل مانگی 4 تەقینەوە 5 تەقینەوەیگەکەین بۆ ئەو موادەی کە دەریبین. شوێنی کانەکە بەردێکی وای تایە کە ئەو بەردە بە پێی مواسەفاتە بۆ کارگەکەمان و نسبەتی CaCO3 کاربۆناتی کالیسیۆم و ئەو عناسیرانەی کەی تایە کە توخمەکانی کە تایەتی لە بەردەکە ئەگونجێ بۆ چیمەنتۆ و ئەو لایمستۆنەی کە لێرە هەیە نسبەتی CaO ئۆکسیدی کالیسیۆمەکەی باشە و عناسیرەکانی کەشی توخمەکانی کەشی ئۆکسیدی توخمەکانی کەشی هەروەها باشە و نسبەتی MgO ئۆکسیدی مەگنیسیۆمی کەمە لەبەرەوە ئێمە بەکارهێنین بۆ دروستکردنی چیمەنتۆ. کەسارەی سەرەکیە ینی ئاشی سەرەکیە لە کارگەی چیمەنتۆی دەلتا لە ناوچەی بازیان لێرە تەمان ئەو بەردەی کە بۆمانە لە کانی بەردەوانە لە مەقلعی بەردەوانە کە بریتە لە لای مستۆن بەردەکە لێرە ئەهاڕێ وەکو دەستپێشی پرۆسێسی دروستکردنی چیمەنتۆیە. یعنی ئەم بەردەکەش و گڵەکەش دوو مادەی سەرەکی دوو مادەی ئەوەلی دروستکردنی چیمەنتۆن لەم کەسارەوە دەست پێ دەکەن و تەمان کە ئەڕاتە ناو مەعمەلەوانەیە لە شوێنی کا لە ناو کارگە موادی کەشی تێکەڵەکرێ وەکو ئاسن بە نیسبەتێک وەکو گەچ بە نیسبەتێکی کە ئەوانە لە دواییدا تێکەڵ دەکرێت بەس ئەمە وەکو سەرەتای پرۆسیسەکە لێرەوانێک گڵ و بەر تێکەڵەکرێ و لەم کەسارەیەدا دەهاڕێ بە نیسبەتی دەستنیشانکراو و بەقایش ئەڕاتە ناو ئەو سایلۆخرێەوە کە ئەو مەخزنەخرەوە کە پێوترێت لایمستۆن ستۆریج. ئەم کەسارەیەوە دروستکراوە لەلایەن کۆمپانیایکی سینیەوە کراوە کە ڕۆژانە هەموو سەعاتێک ئەتوانێت ئەو پەڕی توانای تا 1400 تەن پارێ واتە مەگزیمەمەکەی تا 1400 تەنە لەوە کەمتریش ئەو بەدەست خۆمان ئەتوانین کەمیکەینەوە بە پێی داواکاری و بە پێی پێویستی کارگە. وەکو باسمان کرد ئەو موادەی کرد لە کەسارەی سەرەکیوانێ بەرد و گڵ تێکەڵە واتە لایمستۆن لەگەڵ کلەیە بە تێکەڵی ئەڕات یەتە ئەم مەخزنەخڕەوە لێرەمە پێوتێ لایمستۆن ستۆریج لێرە ئەو موادە کۆکرێتەوە و ڕۆژانە موادێکی وای تێکرێت کە دایمە وەکو احتیاتی هەبێت بۆ ناو کارگە. پاش ئەوە ئەو موادە بەقایش ئەبرێ بۆ ئەو سایلۆی کە لە پشمەوەیە کە 5 ژوورە لێ ئەوە پێوتێ پرۆپۆرشن ستیشن لە پرۆپۆرشن ستیشن واتە نسبە و تەناسوب ئەگەر موادێک کەم بێ ئیزافەی بۆکرێ ئەگەر موادێکی زیاد بێ لی کەمەکرێتەوە واتە ڕێگەخرێتەوە نسبەتەکان تامان لەوێشە لەو مەحەڵتەیەشە لەو سایلۆیە لە پرۆپۆرشن ستیشنە ئاسلی تێگەڵەکرێت بە نسبەتێکی دیاریکراو و ئەگە سلیکا کەم بێ کە لە گڵایە ساندستۆنیت بۆ تێکەڵەکرێت مادەیەکەی پێودە ساندستۆن کە واتە بەردی لم ئەمە لە ناوچەی خۆمان ئێستا لە کوردستان هێنێن لە مەنتیقەی تەکیۆمانە هەیە و هەروەها ئەگەر CaCO3 کاربۆناتی کالیسیۆمیشی کەم بێ بەردی لە مەخزنی ڕئیسیەوە بۆ ئیزافاک. دروستکردنی چمەنتۆ بێ لە بەرد و گڵ پێویستی بە هەندێک کەرەسەی کەیکی خاو هەیە وەکو لم لە ناو ئەو کەسارەی دووهەم کە پێڵێن کەسارەی لاوەچی حجمەکەی کەمترە لەو حجمەی گەورەکە 500 تەنە لە سەعاتێکە ئەوە لێ بلمەکەی کە هێنین لە شاخ پێڵێن شینکە هێنین هێهاڕین لەم مەخزنە درێژە احتیفازی پێوەکەین ئەنجا ئەگەر بەردی ئاسن بێنین خۆڵی ئاسن هەیش هەر لامان کەسارەوە هێنینە ناو مەخزنەکە حەفزیەکەین ئەنجا بەردی ساغیش بەردی ساغ کە تێکەڵ نییە لەگەڵ گڵە تەنیا بەردە ڕوتەکەیە
ئەوەش هەرارین حازریەکەی نەیخێنە ناو مەغزەنە ئەو مەغزەنە پێڵە مەغزەن المەواد المضافة يعني ئەو کەرەسانەی کە ئیضافا کرێ یان زیاد کرێ خرێتە سەر ئینتاج بۆ ئەوەی کە چمنتۆکە بتوانین دروست. و دوای ئەوەی کە تێکەڵ کرا بەو قایشە کە یبینن لە بەرچاوتانە ئەینێرین بۆ ئاشی هاڕین کەرەسەی خاو کە کەرەسەی خاو لەو قەبارەیەوە ئەیکا بە ئارد وەکو ئاردی لەکە پێڵەن ڕۆ میڵ. ئەو بەردووگڵی کە ئێمە ئەیەنینە ناو ئیشەوانێ بۆ پیشەسازی چیمەنتۆ ئەبێ گونجاو بێ بۆ پێکهاتەی چیمەنتۆ لەبەرەوە ئەبێ پشکنینی بۆ بکەین پێشەوەی بخێنە ناو ئیشەوانێ. ئەو مەوادە کە ئەیخێنە مەخزەنەوانێ بۆ خەزن پێش ئەوەی کە بڕواتە کاری دوو هەمەوانێ یین نمونەی لێ وەرەگرین ئەو نمونەیە یین وردی ئەەکەین ئەیکەن بە تابلێت بۆ ئەوەی بیخینە ژێر پشکنینەوە بە واستەی ئامێری ئێکزڕێەوە. ئەم تابلێتە پێکهاتەی ئەو گڵ و بەرگە پیشانمانە ئەات لەو خۆناغا بۆ ئەوی بزانین گونجاوە بۆ پیشەسازی چیمەنتۆ یان. بۆ قایشەی نێرین بۆ ئاشی هاڕینی کەرەسەی سەرەکی کەرەسەی خاو دوای ئەوەی کە بوو بە ئارد ئەینێرین بۆ ئەو سایلۆیە هەر بۆ ئەوەی کە شوێنێکمان هەبێ بۆ ئەوەی تقریبان بەشی 2 ڕۆژ و نیومان بکات لە کەرەسەی خاوی هاڕاو. دوای ئەوەی کە لەو مەرحەلەیە نەجاتی بوو ئەینێرین بۆ مەرحەلەی سووتانن سووتانی ئەو کەرەسە خاوە کە هاڕاو. ئەو بینابەرزەی کەی بێن 88 متر بەرزە تقریبان تا نهایەتەکەی 106 متر بەرزە. ئەو مەوادە لە خوارەوە بە ئەو سەتڵانە ناقلی سەتڵی پێڵێن ئەم مەجموعەیە نێرێ بۆ سەرەوە لەسەرەوەی خینە ناو مەجموعەیە سایکلۆن هەوا بە عکسەوە بە لە ژێرەوە لێیا و لەسەری شەوە مەوادەگەیەتە خوارەوە هەوای گەرم لە ژێرەوە مەوادەکە لەسەرەوێتە خوارەوە ئەوە چیلیەکە پێڵەن تەسخینی ئەوەلی یعنی گەرمیەکە هەتای گەێن دەرەجەی گەرمای تقریبا 900 تا 1000 دەرەجەی گەرمە. ئەنجا لێەوە ئەیخێنە ناو فرن ئەو فرنە پێڵم فرنی سوڕاوە فرنە دەوات کڵن بە ئینگلیزی. ئەو فرنە مەوادەکەم بۆ سووتێنێ دەرەجەی گەرماکە مەگات تقریبا 1500 دەرەجە. ئەو مەوادەیەک هەموویم بۆ سووتێنێ لێەوە ئینتاجەکەم کە دەرچوو ئەیخێنە ناو موبەڕیدەی پێڵێن سارکەرەوەی کتوپڕ. ئەو مەوادە لەو گەرمە زۆرەوە ساردی یەکەینەوە بۆ دەرەجەی گەرمای جۆ تقریبا شتێکی لەو بابەتە یانە تا 100 دەرەجە نزیکیەکەینەوە. ئەم سارکردنەوەی لە پڕێکە ئەو مادەیەمان بۆ دروستەکات کە پێڵێن کلینکە. بۆ کۆنتترۆلکردنی جۆری چیمەنتۆ دوو جۆر تاقیگەمان هەیە تاقیگەی فیزیامان هەیە و تاقیگەی کیمیامان هەیە. ئەمەی کە ئێمە تیاوەستاوین ئەم ئامێرانەی تایە ئەمە تاقیگەی فیزیایە. چەند تێستێک ئەکرێت پشکنی نەگەکرێت بۆ چیمەنتۆ بۆ ئەوەی کۆنتترۆلی جۆری چیمەنتۆکە بکەین لە ڕووی فیزیاییەوە. یەکێک لەو تێستانەی کە ئیکەین قاڵب دروست ئەەکەین لەو چیمەندوی کە بەرهەممان هێناوە بۆ 3 ڕۆژ و بۆ 7 ڕۆژ. ئەبێ ئەم قاڵبانە هێزی بەرگەگرتنەکەی مطابق بێ لەگەڵ مواسەفاتی عێراقی ژمارە 5 ساڵی 1974. هێزی شکاندن لە چیمەنتۆوە زۆر گرنگە. تێستێکی کەمان هەیە بۆ چیمەنتۆ چەند بەگەرمکردن و بەسارکردنەوە چەند ئەکشێت چۆن ئەچێتە یەک بەگەرمکردن چۆن ئەکشێ بەسارکردنەوە چۆن ئەچێتەوە یەک. قۆناغی دووەمەکو باسمان کرد لە بەشی گەرم سووتاندا کلینکەرمان دروست کردووە. لە دوای کلینکە دروستکردن لەم سایلۆیە خەزنی یەکەین
کە خەزنمان کرد لە سایلۆ دوایی بەکارهێنین بۆ ئەوەی چمەنتۆی پێ ئینتاجکەین. مەرحەلەی دووەم مەرحەلەی ئینتاجکردنی چمەنتۆیە، مەرحەلەی داهاتوو. ئینتاجکردنی چمەنتۆ پێکهاتووە لە تێکەڵکردنی کلینکەر بە نسبەتی تقریبان 95 و لەگەڵ گەچی خاوە کە نسبەتەکەی 5. ئەو دوو نسبەتە تێکەڵە کرێ و هەردووچیانە نێرین بۆ ئاشی چمەنتۆ. لە ئاشی چمەنتۆ دوانە هاڕین دیسانەوە ئاڕێتەوە بێتەوە بە چمەنتۆی کە ئەیبینی لە بازاڕا ئەو چمەنتۆی کە ئەفرۆشت. قۆناغی کۆتایی دوای دروستکردنی چمەنتۆ لە دوو سایلۆی گەورە خەز نەکرێت تقریبان نێچی 20,000 تەن ئەگرێ 40,000 تەنمانەبێ. دوایەوە قۆناغی کۆتایی فرۆشتنی چمەنتۆ و بارکردنی چمەنتۆیە کە بە دوو شێوەیە. شێوەی یەکەمیان چمەنتۆی فەلی پێڵێن چمەنتۆی بە سایلۆی گەورە بارەکرێ. شێوەی دووەمیشیان چمەنتۆی کیسە ئەخێنە ناو کیسی 50 کیلۆییەوە بۆ شێوەیە ئیفرۆشی. بەرهەمی دیزایانی خۆی تەسمیمی خۆی بەنسبەت چمەنتۆ تقریبان ئەچێتە 6,000 تەن لە ڕۆژێک. هەمیشە وتومانە ئەگەر خۆمان شت بەرهەم بێنی طبعاً پێویستمان بە هاوردەکردن نییە، بەڵام ئێستا وەکو لە بازاری ئێرەیە ئەوەی کە گوزەرێ ئەوەیە کە مەوادیش لە دەرەوە بۆمانێت لە ئێرانیش و لە تورکیاش کە منافەسەیە منتوجەی ئەمە.